لا تەوەریسیەماندا باس لە بابەتێکەکەین کە پەیوەندی بە بابەتی بەرپرسیارەتی ئەخلاقی هەیە لە نێو توێژی گەنجە توێژی گەنج توێژێکی گرنگن لە کۆمەڵگادا و هەمیشە باس لە ئەرک و بەرپرسیارەتەکانیان دەکرێت و چی بەرپرسیارەتی ئەخلاقیان هەیە و ئەمەش چەندین دەستەواژە و زاراوە و کتێب و بابەتی زۆری لەسەر نووسراوە. ئەمڕۆ دەمانەوێت بە شێوازێکی گشتی باس لەم بابەتە بکەین و کۆمەڵێک پرسیار هەیە دەبارەی ئەم بابەتە بکەین بە میوانداری مامۆستا سەرکەوت سەوادی ماستەر لە فەلسەفەی ئەخلاق. مامۆستا سەرکەوت بەخێر سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس ممنونم. جا مامۆستا نازانم حەزەکەم دەستپێک بە پێناسەیەکی فەلسەفەی ئەخلاق دەست پێ بکەین و چ پەیوەندیەکی بە بابەتێکی خۆمانەوە هەیە. دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ بینێرانی کەناڵ پێیان. بابەتی ئەخلاق بابەتێکی ئاڵۆزە و بابەتێکە کە هەتاکو لێرەدا کەمتر گرنگی پێدرێت. هەم پێم وایە زۆرترین وشەیە کە بەکار هەڵبێ لە کۆمەڵگای ئێمەدا بابەتی ئەخلاق و بابەتی ئازادی، بەڵام کەمترین تێگەیشتنی لەسەر ئەم بابەتە هەیە. بۆیە ئێمە زۆر بە ئاسانی دەین بڕیاری ئەخلاقی دەربارەی هەم کەسەکان هەم دەور و بەردەدەین. ئەمەش دەگەڕێتەوە بۆ شارەزانەبوون لە فەلسەفەی ئەخلاق. من پێم وایە هەر کەسێک کە شارەزای فەلسەفەی ئەخلاق بێت و کەمتر دەتوانێت بڕیاری ئەخلاقی بەسەر ئەوانی تردا بدات. هەر کەسێک کە زووتر بڕیاری دات ئەو بزانە شارەزای لە ئەخلاقدا نییە. و من دەتوانم بڵێم لە کورتین پێناسەدا فەلسەفەی ئەخلاق بریتێ لەو کردار و گفتارانەی کە مرۆڤ لەژێر هیدایەت و ڕێنمونی ئەقڵدا دایانکات، واتە بۆ هەر کردار و گفتارێک زۆرترین بەڵگەی ئەقلانی بۆی هەبێت. ئەو وەکو پێناسەی فەلسەفەی ئەخلاق بە ڕوانگەی منەوە سەدان پێناسەی تریش هەیە. مامۆستا بەرپرسیارەتی ئەخلاقی چییە؟ بەرپرسیارەتی ئەخلاقی گرنگەکەی لەوەیدا هێستا پێشت دەڵێم چیە وە گرنگەکەشی چییە. بەرپرسیارەتی ئەخلاقی بۆیە گرنگە چونکە ئێمە کۆمەڵێک بەرپرسیارەتیمان هەیە، هەم بەرپرسیارەتی مرۆڤایەتیمان هەیە و بەرپرسیارەتی ئەخلاقیمان هەیە، بەرپرسیارەتی قانونی و کۆمەڵێک لەو بەرپرسیارەتیانەمان هەیە. بەڵام ئەوەی نوقتەی بەقووەتە بەرپرسیارەتی ئەخلاقیە، چونکە لە بەرپرسیارەتی ئەخلاقیدا تۆ پێویستت بە کامێرەی چاودێری نییە. ئەمە هەر لێرە وەکو نمونەیەک ئەوە بۆ تۆ بێنمەوە، ئەنی کاتێک دەبێتە 12ی شەو ترافیک دەبێتە سوور، زۆربەی سارەکان لێدەن. بۆ چکە لەو کاتەدا یاسا دەخەوێت. بەڵام یاسای ئەخلاقی کاتێکە لەگەڵ بێداربوونی تۆ ئەویش بێدارە. ئەنی تۆ کە بەرپرسیارەتێکی ئەخلاقیت هەبێت، پابەندی ئەخلاق بی، تۆ ئەگە ترافیک دەبێتە سوور، کامیڕەشی لێ نەبێ، مروریش لێ نەبێت، تۆ لی نادەی. ئەمە بەرپرسیارەتی ئەخلاقیە. بەرپرسیارەتی ئەخلاقی وا لە تۆ دەکات کە تۆ خۆت چاودێری خۆت بیانی، هەم ئەقڵت هەم ویژدانت چاودێری ئەو کار و کردوانە بێ کە دەیانکەیت. باشە بەرپرسیارەتی ئەخلاقی گەنج چییە جیاواز لە هەموو ئەو چین و توێژانەی تر کە لە کۆمەڵگادا هەن؟ ئێمە دەبێت بین بیر لەوە بکەین و داخوا گەنج کێیە؟ بەکێ دەگوترێت گەنج؟ ئەگە بێ ئێمە لە ڕووی ئەو دابەشکاری کە لە کۆمەڵاسی دەکرێت، لە ڕووی دەروونناسی دەکرێت، تەمەنەکان زیاکاری بۆ دەکرێت کە ئەو تەمەنە بریتە لە گەنج و تەمەنە بریتە لە هەرزەکار و بەتوالە. من ناڵم باوەڕم بەوەی نیە، بەڵام من هاوڕای ئەوەمە کە گەنج بریتە بە ئاستی بیرکردنەوەی. من پێم وایە کەسێکی بە تەمەن لەوانەیە 80 ساڵ تەمەنی بێ، بەڵام زۆر وەکو گەنجێک بە ئاگابێ و بیرکاتەوە باوەڕی بە گۆڕانکاریەکان هەبێ، وایمە گەنجیشمان هێستان باوەڕی پێ نییە. بۆیە بە بەلای منەوە گەنج بۆ کەسە دەگوترێت کەسێکی بە ئاگایە و کەسێکە کە لەگەڵ گۆڕانکاریەکاندا خۆ دەگونجێنێت، لەگەڵ گۆڕانکاریەکان ڕوبەڕوو نابێتەوە، ئەو بەلای منەوە ئەوە گەنجە. و ئەو بەرپرسیارەتی گەنج چییە؟ من پێم وایە ئەو کێشانەی کە ڕوبەڕووی گەنج دەبێتەوە لە کۆمەڵگای ئێمەدا، من پێم وایە کە ڕاستە کۆمەڵک فاکتەری دەرەکی هەیە کە ڕوبەڕووی گەنج دەبێتەوە بۆ ئەوەی کە سنووردار بکرێت گەنج. بەڵام گەنج من باوەڕم وایە 170 کێشەکان لە خودی خۆیدا هەیەی. بۆ بێگومان چکە هەست بەو بەرپرسیارەتی ئەخلاقیە ناکات کە ئەو هەیەی. چکە کاتێک ئێمە لە ناو کۆمەڵگاداین، لە ناو خێزانداین، لە ناو زانکۆداین، ئێمە بەرپرسیارەتیمان لەسەرە بەپێی ئەو شوێن و ژینگەی کە ئێمە تێیدا هەین. تۆ بەرپرسی لەو دۆخی کە تۆ ئێستا تێیدای. ئێستا ئەو دۆخی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان کە تێیداین بەرپرسین. باشە لە زانکۆ کە ئاستی زانکۆدا دەبەزێت هەر گەنج لی بەرپرسە. لە ناو بازاڕە لە هەموو شوێنەکاندا گەنج بەرپرسی ئەم دۆخەیە کە خۆڵقاوە. ئەمەش بۆ لەبەرەوەی هیچ گەنجێکمان عنی هەست ناکە بەرپرسیارەتی ئەخلاقیەکانی چن بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم قەزیانە بێتەوە، ڕوبەڕووی ئەم کێشانە بێتەوە کە لەناو کۆمەڵگای ئێمەدا دروست بوون.
ئەمەیەکێکە لەو قەزیانە کە گەنج ئەو سوئالی لا دروست نەبووە کە بە پرسیارەتی ئەخلاقی ئەو چییە؟ واتە هەدەفی ئەو چییە لە ژیان؟ ینی بۆ نمونە لەسەر گەنجێک وەکو بەرپرسیارەتێکی ئەخلاقی لەسەری واجبە کە بزانێ هەدەفی لە ژیاندا چییە؟ ینی تۆ بڕۆ لە نێو دەواازەی زانکۆ کاژمێر 8 بڕۆ بۆ بە کامێڕۆم ماکێکەوە بڕۆ بۆ دەواازەی زانکۆ و لە هەموو ئەو گەنجانە بپرسە بڵێ تۆ هەدەفت چییە لە ژیان؟ مامۆستا چییە وا لە گەنجێکەکە کە بەرپرسیارەتی ئەخلاقی خۆی بە تەواوەتی جێبەجێ بکە و چیش وا لە گەنجێکی ترەکە کە ئەسڵەن بیر لە بەرپرسیارەتی ئەخلاقیەکانی نەکاتەوانێ و بەلای ئەم بابەتە هەر نەڕوا. دەزانی هەر کەسێک تۆ بیگری حەز دەکات دەڵێ من بەرپرسیارەتی ئەخلاقیم هەیە، ئەوە هەمووشیان حەز دەکەن بەرپرسیارەتی ئەخلاقیان هەبێت. بەڵام ئەوڕۆ کێشەکە ئەوەیە کە پەروەردە لە هەرێمی کوردستاندا نەیتوانیوە بابەتی ئەخلاق ورکاتەوە لە نێو کای پەروەردەدا. واتە کاتێک بابەتی ئەخلاقی ور ناکرێتەوە لە نێو کای پەروەردەدا تۆ گەنجێک فێر دەکەی کە دارە دووری بینی، بەڵام فێری ناکەی کە دارە دووداری بینی ناشکێنێ. بۆیە من باوەڕم وایە کە پەروەردە دەتوانێت بەرپرسیارەتی لە ناو تاکدا دروستکات. ئەم شتەی بە پەروەردە دەکرێت بە هیچ هێزێکی تر ناکرێت. لەبەرەوەی پەروەردە ڕاستە درێژخایەنە بەڵام دوورمەودایە. باشە ئەوەی کە لە ڕێگای پەروەردەوە دەکرێت لە هیچ ڕێگایشکی ترەوە ناکرێت. بۆیە من باوەڕم وایە کە پەروەردە دەتوانێت بەرپرسیارەتی لە نێو تاکاندا دروستکات، بەرپرسیارەتی ئەخلاقی دروستکات وە برەوی پێ بدات. بەڵام کاتێک کە تۆ مامۆستایەک خۆی باوەڕی بە بەرپرسیارەتی ئەخلاقی نەبێت، تۆ چۆن باوەڕ دەکەی کە بتوانێت فێرخوازێک بۆ تۆ بەرهەمبێنە کە باوەڕ بە بەرپرسیارەتی ئەخلاقی هەبێت؟ ئەمە کێشەکەیە. لێرەدا پەروەردەی ئێمە بۆتە پەروەردەیەکی سوودگەرایی، واتە هەمیشە بە چاوی سوود سێری قەزیەکان دەکەوە خوێندنەوە بۆ هەموو ژیانی خۆی دەکات. بۆ نمونە ئێمە کاتێک کە دەچین بۆ بەشی پزیشکی، ئایا من لەبەر ئەوە دەچینە بەشی پزیشکی کە نەخۆشمان خۆش دەوێت و دەمانەوێت نەخۆش تا لەسەرکەین یان خود لەبەر ئەوەی کە لە پزیشکیدا داهاتی زۆر هەیە. باشە؟ عنی کێشەکە ئەوەیە کە پەروەردەی ئێمە وای لە تاکەکانی ئێمە کە دۆ ببێتە تاکێکی سوودگەرە، واتە هەر شتێک لە ڕێگای سوود و قازانجەوە مامەڵی لەگەڵدا بکرێ. واتە ئەم جۆرە پەروەردەیە وا دەکات کە تاک لە مرۆڤ بوون بشۆرێت. تێگەشتی مرۆڤ لە ڕێگای ئەوەی کە ئامانز بێت دەکات مرۆڤ دەکات بە ئامراس. تۆ بڕۆ لە نێو کارتی تایبەتیشدا ئیشکە، لە هەر شوێنێک ئیش دەکەی، ڕاستە و خۆ بە چاوی سوودەوە سیرت دەکات. بۆ نمونە تۆ لە کەناڵێکدا ئیش بکە، تۆ لە ڕادیۆ لە هەر شوێنێکدا ئیش دەکەی، سەیری لایک و ڤیو ئەو شتانی تۆ دەکات. مهم نییە لە ڕووی چەندیەتیەوە بابەتەکە چۆنە، گرنگەوەی لە ڕووی چەندایەتیەوە. باشە؟ ئەمە وا لێ دەکات تۆ بەرپرسبی لەو دۆخەی کە ئێستا تێیدا هەی و تا چەند تۆ دەتوانین تەسلیمی ئەم دۆخەبی. باشە؟ ئێستا من پێم وایە گەنجێکی ئەو گەنجێک کە باوەڕی بە پرسیارەتی ئەخلاقی هەیە تەسلیمی دیفاکتۆ نابێت، تەسلیمی ئەو شتانە نابێت کە ئەوڕۆ وجودیان هەیە و بەسەری دەسەپێنراوە. باش ئێمە بە جۆرێک لە جۆرەکان محکومی لەناو کۆمەڵگایە، بمانەوێ نەمانەوێت کۆمەڵێک بابەت هەیە بەسەرمانە ئەسەپێنرێت کامە ئەخلاقی و ئەمەتریان نە ئەخلاقیە. ئایا ئەم پێوەرانی کە لە کۆمەلگای دیاری دەکرێت بۆ گەنجێک بەڕاستی بۆ شێوازەیە کە هەیە؟ دەزانی بۆ ئەوەی کە من لە بیداتەوە گوتمانی ئەو کەسێک کە شارەزای بابەتی ئەخلاقی نیە زوو بڕیاری ئەخلاقیە دات، ینی زۆر بە ئاسایی ئەوەی کە بەگشتی ئەدرێت باس لەوە بکەین. منیش بەگشتی پێت دەڵێم زوو بڕیار دەدات. باشە؟ بەڵام ئێمە پێوەرەکانی ئەوەمان نییە کە چۆن ئێمە هەڵسەنگاندن بۆ بابەتێک بکەین یان بۆ کردەوە گفتارێک بکەین ئایا چۆن ئەخلاقییان خود چۆن نە ئەخلاقیە. باشە؟ و ئێمە هەمیشە زۆربەی دەبینین کە ئێمە دا وشەی ینی ئەدەبن بۆ ئێوە وشەی بێ ئەخلاق بەرامبەر ئەوانی تر بەکاردەهێنرێ. لە کاتێک کەسێک شارەزای فەلسەفەی ئەخلاق بێ ئەسڵەن وشەی بێ ئەخلاق ئەسڵەن نەبێ بەکاربێت، لەبەرەوەی نادروستە بۆ هیچ مرۆڤێک لەسەر ڕووی زەوی وشەی بێ ئەخلاق نایە بەکاربێنرێت، چونکە ئێمە هیچ مرۆڤێکمان نییە لە جیهاندا خاڵی بێت لە هەموو بەهاشی ئەخلاقی. هیچ مرۆڤێکمان نییە. تۆ جاری وایە دزی بە ئەخلاقیشت هەیە، لەوانە لەگەڵ خانەوادەکەی خۆی باش بێت، لەوانە لەگەڵ هاوڕەیەکی باش بێت، ئەگە یەک کردەوەی ئەخلاقی باشیە بێت و ناتوانین پێ بڵێ بێ ئەخلاق. بۆیە من پێم وایە وەکو پێشنیاری ژانی کەسێک هیچ کاتێک وشەی بێ ئەخلاق بەرامبەر ئەوانی تر بەکار نهێنێت. بۆ ئێمە کۆمەڵک فەیلسوفمان هەیە کە دێ باس لەوە دەکات کە ئێمە چۆن بڕیاری ئەخلاقی بدەین. ئێستا لەوانەیەکێک لەو کەساتیانە بۆ نمونە کانتە. کانت پێی وایە کە من بچۆم بزانین کردەیەک ئەخلاقی و کردەیەک ناخلاقیە، ئەو دەڵێ بە جۆرێک کار بکە کە ئەو کارەی تۆ دەیکەی ببێت بە یاسایەکی گشتی بۆ هەموو جیهان
و بەسەر خۆشت دابسەپێتەوە تۆ کەی توانیت بەم جۆرە بیر لە کردارە بکەیەوە تۆ توانین ئەو کردارە ئەنجامی و کردارکردێکی ئەخلاقیە وا پێچاوانەکەشیان ڕاستە چ کاتێک تۆ نەتوانی کردەیەک ئەنجام بدەی ببێت بە یاسایەکی گشتی هەم بۆ خۆت هەم بۆ خانەوادەکەت بۆ هەموو خەڵک تۆ دەتوانی بڵێ ئەم کردەیەکی نەئەخلاقیە باش پێوەەر زۆرە بۆ ئەوە پێوانی بە پێی زۆری فەیلسوفەکان ئێمە پێوەری ئەخلاقیمان هەیە بە پێی کۆمەلگا و ژینگەکانیش بگۆڕێت بۆ نمونە ئەوەی کان باسی دەکە ئەسڵم باوەڕی بە کات و شوێن نییە هەنی لە کارێک ناکرێت لە شوێنێک ئەخلاقی بێ لە شوێنێک نائەخلاقی بێ باشە بەڵام مندێک فەیلسوفێ باوەڕیان بۆی هەیە بە پێی کات و پێی شوێن ئەخلاقەکان دەگۆڕێت ئەمە دەچێتە ناو ئەخلاقی ڕێژەگەراییەوە کە لەناو ڕێژەگەراییشدا یەک شتی خراپ کە هەیەی ئەوەیە کە هەموو کەس لە ژێر ئەو شتێک کە خۆی مەباستیەتی خۆی حەشاردات خۆی دەشارێتەوە ئێستا بڵێ تۆ بڵێ لەناو 1000 کەس بڵێ یەک کەس گەندەڵ نییە هەر هەزارەکە زانە و کەساوە ینی ئەوە کێشەی ئەوەی هەیە کە شتێک دەکەی بە نسبی لەناو کۆمەڵگادا ئەمە تا چەندێک ئەخلاقیە کە قسەیەک بگشتێنی بەسەر کۆمەڵگەیەکە مەسەرەن بڵێ کۆمەڵگەی کوردی هەمووی ئێستا بێ ئومێدە هەمووی دواکەوتووە هەمووی بێخەمە هەمووی گوێنایەتێ ئەمانە ئەخلاقین دەست خۆش بێ ئەنی بەڕاستی نقطەیەکی گرنگت وروژان ئەنی ئەوڕۆ من هەت تایبەتی لە ناو کەناڵەکانی ڕاگەاندن لە دەرۆژ دەیبینم لە ناو کۆنفرانس و سیمینارەکاندا دەیبینم کە ئەنی جۆرێک لە گشتاندن قسە دەکا بۆ کۆمەلگای ئێمە کە بۆ نمونە گەنجی ئەمڕۆ بیر ناکاتەوە گەنجێکە بێ ئەمەلە بێهیوایە نازانم چی بەنی دەڵێ گەنجێکی گەلۆرمان هەیە من پێم وایە هەموو ئەو قسانە لە عەقڵێکی گەلۆرەوە سەرچاوە دەگرێت و من باوەڕم بەوەی هەیە کە گەنجی ئەوڕۆ گەنجێکی ئەکتیڤە وە گەنجێکی چالاکە وە گەنجێکە کە بەرپرسیارەتی ئەخلاقیشی بەقووەتە بەڵام ماوێتی ڕێک بخرێت لەبەرەوەی ئەو گەنجی ئێستا تانیمە زۆر دەبینین کە دەڵێ گەنجی ئەوڕۆ هەموو لە کافتریایە گەنجی ئەوڕۆ نازام ئاهەن بە جۆرێک ئیهانەی گەنج دەکرێت ئیهانەی گەنج دەکرێت کە لەلایەن ئەو جیلەی کۆنترەوە من پێم وایە ئەمە شتێکی زۆ خراپە شتێکی زۆر خراپە کە دەکرێت لەگەڵ گەنجی ئەمڕۆ لەبەرەوەی گەنجی ئەوڕۆ بێهیوانیە باشە و ئێمە دەمان بینی کە جاران هەموو خەڵک بەسەر دوو لایەن دابەش بوو بەڵام تۆ ئێستا دەبینی 180 خەڵک لایەنگەری سکامێک نییە ئەمە لە ئاستی ئاگاییەوە بەرهەم دێت بۆیە من باوەڕم وایە ئەو گەنجی ئەوڕۆ تۆ کاتێک کە لە ڕووی سۆشیال میدیاییەوە قسە دەکەی یاخود بۆ نمونە ئێستامە کۆمەڵە کەس دەبینی کە دەڵێم دەبینی ینی کەسێکە دکتۆرای هەیە لە دەروون ناسیدا هەیەی ینی بۆ نمونە دێ کۆمەڵێک کردەی قێزەون هەیە کە بازەکە لە کۆمەڵگای کوردیدا ڕوویانداوە نازانم ژنگۆڕینەوە هەیە نازانم ئەنی کۆمەڵێک بابەت هەیە کە دەیوروژێنێت ئەمە ڕاستەوخۆ کاریگەری زۆ خراپی هەیە لە کۆمەلگا تۆ ناتوانانی بێ دوو نمونە سێ نمونە کە خۆت دەیبینی بێگەشتاندنی بۆ بکەی بۆ سەر هەموو کۆمەلگا لەبەر کۆمەلگا بینەری تۆیە کاتێک جووی لەو قسانەی تۆ دەبێت کە ئەسڵ زانیاری دەربارەی شتێر نەبووە کاتێک تۆ دەی باس لەوە دەکەی من پێم وایە دەبێتە هۆی ئەوەی کە برەو بەو شتە بدەیت و هێندە کەسش هەیە لەبەر ئەوەی کە خۆی بکە بە ڕقم لە ناو سۆشیال میدیادا ئیتر هەم کۆمەڵێک بابەتی نابەجێ دەوروژێنێ هەرچی پێخۆش بێڵێ ئەوەی کە من حەزەکەم لێرە تیشکێکی بخەمە سەر بابەتی ڕەگەزە ینی مینەکان هەمیشە قوربانی جۆرەك لە جۆرەکانی بابەتە ئەخلاقیەکانن ینی زۆر جار دەستی هەڕەشەیان بۆ سەر ڕائکێشرە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئایا بەڕاستی ئەخلاق پەیوەندی هەیە بە ڕەگەزەکانەوە ئایا جیاکاریەک هەیە بۆی کە من جیازم لە نێویکە ئەمە بێ ئەوەی کە هیچ تەحشیرەکەین بە ئاینیا خۆت بە و بابەتە کولتوریانی کە ناو کۆمەلگا هەیە سیرکە ئەو جیاکارم پێم واژن لە کۆمەلگای ئێمەدا زۆرترین قوربانی بابەتە ئەخلاقیەکانە هەنێوەندەی پەنجەی تۆمەت بۆ ژن درێژ دەکرێت بۆ لە بابەتی ئەخلاقیدا ئەوەندە بۆ پیاو درێژ ناکرێت و لە کاتێکیشدا کە ئەمە شتێکی زۆر نادروستە ئێمە کاتێک کە هەردووکمان مرۆڤین ینی ژن پیا ئەو جۆرە بیرکردنەوە ڕاستیستیانە لە کەسێکەوە سەرچاوە دەگرێت کە ئاستی ئاگایی زۆر لاوازە و ئەو ڕێکخراوانشی کە بەناوی ینی بۆ نمونە فێمینیزم یاخود فێمینیزمی ڕۆشنگەری هەموو ئەو ڕێکخراوانی کە باس لە یەکسانی ژن و پیا و ئەوانە دەکەن من پێم وایە ئەوانیش ناتوانێت و بابەتیانە بێنە سخودی قەزیەکە ئەمەش لە ڕێگای پەرسەکردارەوە دەکرێت باشە لە ڕێگای پەرسەکردەوە لە ڕێگای
ئاستی ئاگاییەوە نییە لە ڕێگای توێژینەوەەوە نییە کە تۆ کار لەسەر ئەم بابەتە بکەیت ئەم بابەتە لە ڕێگای پەروەردە تۆ توانی کاری لەسەرکەی باشە بەڵام ئێمە دەبینین کە بۆ نمونانی زۆر پیاو هەیە کە دانیوا لە خێزانەکەی دەکا کە خێزانەکەی زۆر پارێزرا بێ بۆ لەبەرەوەی ئەو وا بیر دەکاتەوە کە شەڕەفی ئەو لە شەڕەفی خێزانەکەی دایەتی ینی ئەو هەر شتێک بکە پێیوا هیچ ڕوونادە بەڵام خێزانەکەی شتێککە پێیوا ئەو شەڕەفی لە کردار دەکرێت بۆ لەبەرەوەی ئێمە لە کۆمەلگای ئێمە شەڕاف یان خودت هەندێک بابەتی ئەخلاقی هەیە کە لە خوار کەمەرەوە ئێمە دەیبینین لەبەرەوەی بابەتی ئەخلاقی بابەتێکی ئەقلانیە لەسەردا تۆ کە هۆشێکی ئەخلاقی ئەقلێکی ئەخلاقیت هەبوو هەموو جەستەیەکی ئەخلاقی و کردارێکی ئەخلاقیش دەوێت لە کۆمەلگادا بۆیە من پێم وایە ژن لە کۆمەلگای ئێمەدا بۆتە قوربانیەکی زۆر و ئەو پیاوانەشی کە لە پشتی ئەمەوەن خۆشە قوربانی هانی ئەو کەسێک کە لە ڕێگای نێزانی شۆدیکانی چکە من پێم وایە ئەو کەسانە کە شارەزا بن ناتوانن ئەو کارە بکەن و من پێم وایە ئەو ڕۆڵە دەکەوێتە سەر پەروەردە و لە ڕەوزەوە بین ئەو بەها ئەخلاقیان چکە بەهای پەروەردە لە بەهاکردنی بەها ئەخلاقیەکاندا هەنی بەهای پەروەردە لەوەدا کە تۆ ئەو بەها ئەخلاقیانە پەروەردە بکەی لەنێو ئەو تاکانەدا بیچێنی بۆی گەشە بکە بەڵام تۆ دێی لە ڕێگای ینی پێ دوای لە ڕێگای سیمینارێکەوە دوو سیمینارەوە لە ڕێگای بۆ نمونە ئەو سیمینارانی گەشە پێدانی مرۆیەوە تۆ دەتوانی ئەو کارە بکەین بێگومان ناتوانانی ئەو کارە بکەیت من پێم وایە بتێ کۆمەلگا بگۆڕی وەکو کۆنفۆشیس دەڵە پێویستت بەوەی هەیە بە 40 ساڵ بە 50 ساڵ تۆ لە ڕێگای پرۆسی پەروەردەوە ئەو کۆمەلگا بگۆڕی ئێمە کێشەمان ئەوەیە کاتێک کە گۆڕانکاریێک دەکەین دەمانێت لە سەرۆکی وڵاتەکەەوە بیکەین سەرۆکی زانکۆیەکە بیکەین نه من پێم وایە دەبێت لە تەبەقەی خوارەوە بێ ئەم گۆڕانکاریە برەو پێ بدەیت بۆی کە ئەم بیرکردنەوە ڕاستستی جیاوازی ژن و پیاو کە ڕوودەدات تۆ نەیهێڵی لێ بن بڕی بکەیت بەڵام لە ڕێگای سیمینار و کۆنفرانس دەنێ و زانکۆیان خود لەنێو شوێنەکاندا من پێم وایە دژبەری زیاتر دروست دەبێ ئەمە بینیوشمانە هەمیشە کاتێک قسە لەسەر ئەم بابەتە کراوە بەڵێ ئەسڵەن هەنی سوودی سیاسی سوودی ڕاگەیاندن لای کۆکردنەوە کۆمنت کۆکردنەوە ئیتر ئەو سوودانی زیاتر لێ بیندراوە مامۆستا سەرکەوت باسیەوەت کە گەنجان ئێستا خاوەنی بەرپرسایەتی ئەخلاقی مەڵام ڕێخستیان ماوە چۆن گەنجێک یاخود چۆن کۆمەلگا هەڵبسێ بە ڕێخستنی بەرپرسایەتی ئەخلاقی لای گەنجان دەبێت ئێمە بیت لەوە بکەینەوە کە گەنج باوەڕی بەس گروپ هەبێت و باوەڕ بەوەی نەبێت ئەو کەسیانی بۆ نمونە کەسێک بێ وەکو سەرۆکایەتی ئەم قەزیە بکات دەبێت هەر گەنجێک و پێی وابێ بەرپرسە لە ژیانی خۆی و لە ژیانی ئەوانی تریش بەرپرسیارەتی یەکشتی زۆر مهمە بەرپرسیارەتی نابێت چاوەڕێی پاداش بکەیت بەرپرسیارەتی ئەخلاقی نابێت چاوەڕێی پاداش بکەیت نابێت چاوەڕێی ئەوەکەی دەستخۆشیت لێ بکرێت تۆ لە دۆخێک دای ئەم دۆخە ئێستا خوڵقاوە لە هەرێمی کوردستان هەم لە ڕووی پەروەردەی هەم لە ڕووی پرەنسیپە ئەخلاقیەکانەوە هەم لە ڕووی دۆخی سیاسیەوە لە هەموو ڕۆکانەوە تۆ بیگرە هەم دۆخی خانەوادە لە هەموویدا تۆ بیگرە هەمومان لەناو ئەو مەکینەیەدا هەین و هەمووشمان بەرپرسین و هەمووشیان پەیوەندیان بەیەکەوە هەیە ئاڵقە پەیوەندیان بەیەکەوە هەیە ئێمە بەرپرسین لەوەی کە خۆمان بە ئاگا بێنینەوە و بتوانین گۆڕانکاری بکەین چکە تۆ مرۆڤێکی و خاوەن ئەقڵی کاتێک خاوەنی ئەقڵی خاوەنی بەرپرسیارەتی باشە تۆ دەبێت ئەم ئەقڵا وا لێ بکەیت لە کۆمەلگای خۆماندا دەبێت ڕاگەیاندن وە زانکۆ دەبێت کار لەسەر ئەوکە کە سوئالی جەوهەری لەنێو تاکاندا دروست کات سوئال نەبێت تۆ ناتوانین گۆڕانکاری دروستکەی هانی ئێستا ئایا ئێمە بەرپرسایەتی ئەخلاقیمان هەیە یان نیمانە بۆتە سوالێکی جەوهەری لەناو کۆمەلگادا قسەی لەسەر دەکردنا لەبەرەوەی ئێستا لەناو پرۆسەی پەروەردە لەناو زانکۆدا گرنگی بە سوئال نادرێت ئەوەندەی گرنگی بە بکوشتنی سوئال دەدرێت باشە تۆ دەبینی لە دۆخێکدا بۆ نمونە ئێمە دۆخی دۆلارمان هەبوو لە هەرێمی کوردستاندا بەڵام چەند بەشی ئیقتیساد هەبوو لە نێو زانکۆیەکان کوا ئەو پرۆفیسۆرانی کە قسە لەسەر ئەو بابەتە بکەن بەڵام کۆمەڵە خەڵکە دەبینی لە بازاڕی دۆلارەکە دەبوو جا سەیری کە ڕاگەیاندنەکانیش هەموو دەچون بۆ لای ئەو کەسە هات پسپۆڕ نین هیچ شارەزایەکیشی نییە بۆ لەبەرەوەی لە ڕاگەیاندندا ئێتیکی ڕاگەیاندن گرنگی پێ نادرێت تۆ چۆن دەچی سوالێک لە کەسێک دەکەی یان بۆ نمونە کەسێک کە مامۆستا پلەیەکی بەرزی هەیە مامۆستا مهمە باشە بەڵام دەبینی کەسێکی گۆرانی بێژە هیچ شتێک نازانێت هیچ شتێک تۆ ناوی لێ دەنێی مامۆستا باشە ئەهان ئێمە لە ڕاگەاندندا دین ئەو کارانەش دەکەین چکە بۆیە من باوەڕم وایە ئەو بەرپرسایەتی ئەخلاقیە لە هەموو جونگەکانەوە دەبێت ئیشی لەسەر بکرێت لە هەموو جونگەیەکەوە
بۆیە کە بتوانین ئێمە تاکێکی ساغڵەم لەنێو ئەو وڵاتی خۆماندا دروستکەین و تاکێک بە ئیرادە بێ و تاکێک بێ کە کار لەسەر ئەوە بکەین ینی بۆ نمونە ئێمە شتێکمان هەیە کە زۆر گرنگە بەهاو نرخ باشە تاکی ئەمڕۆ نرخیان لەسەردانراوە بۆ نمونە ڕۆژنامە نووسێکە دەڵێ من بە دەفتەرێک ناکڕم و دەفتەر دەکڕم بەدە دەفتەر دەکڕم باشە ئیرادەکەت دەکڕم ئەوەمان هەیە بۆ لەبەر ئەوەی لە دنیای سەرمایه‌داریدا لەو دۆخی ئێستادا مرۆڤەکان نرخیان لەسەردانراوە کە تۆ نرخ لەسەردانرا ئیتر دەکردڕی ینی قابلی کڕین و فرۆشتنی بەڵام بۆ نمونە کە مرۆڤ خاوەن بەهایە بەها تۆ ناتوانین بە پارە بیکڕی ئێمە چۆن دەتوانین مرۆڤێک وا لێ بکەین کە ڕێگە بەوە نەدا نرخی لەسەر دابندرێ جوان ئەوە گرنگە کە ئێمە بتوانین لە کۆمەڵگای ئێمەدا کاری لەسەر بکرێت ئەفۆنیا ئەکرێمە بە چەندێک ئێمە بتوانین مرۆڤێکی ئاوا دروستکەین مرۆڤێکی خاوەن بەهانەک خاوەن نرخ ئێمە ناتوانین مرۆڤێکی ئاوا دروستکەین چکە من باوەڕم وا دەبێت ئەو مرۆڤە خۆی دروستکات ئێمە دەبێت ژینگەکەی بۆ بڕەخسێنین کە خۆی دروستکات من تۆ دروستکە دەتوانم من تۆش بڕوخێنم بۆیە دەبێن ڕێگا بۆ نەدەین کە کەسێک بێ ئێمە دروستکات دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئێمە بەرپرسین و ئێمە ئەقڵمان هەیە ئەقڵمان هەیە و دەتوانین سێرچکەین دەتوانین بە دووادا گەڕاندا بکەین دەتوانین بخوێنینەوە دەتوانین بە ئاگا بین خۆرە بێ ژنگێکی لەبارەوێت تۆ سێرچەکەی تیا بکەیتەوە گەڕانەکەی تیا گۆگڵ کتێب هەزار شت لە بەردەمی تۆ واڵایە تۆ سیرکە کاتێک گروپێکی 5 کەسی گروپێکی خێرخوازی دروست دەکەی هەمیشەیەک هەوڵ دەدا سەرۆک بێ ئەو بیری سەرۆک بوونە دەبێت بکوژی لێنەوە تاکدا دەبێت کاتێک لە مێزێکیشدا دادەنیشی لەناو گروپدا بەدیلی سەرۆک بکەین مەچی هەر کاتێک لەناو گروپێکیشدا دادەنیشی ئەگە مێزەکە بازنەی نەبوو لاکێشەی بوو جۆرێک لە حەزی سەرۆک بوون دروست دەبێت و کەسێک کورسەکە دەکەوێتە لای سەرەوە دەبێت هەموو شتێک گرنگی پێ بدرێ هەموو شتێک من باوەڕم وا هەیە کەسێک ببێتە پێشاکە تۆ ناتوانێت کۆبوونەوەیەک دەکرێت 1000 نەفەری هەر 1000 بڕوە بەڵام ئەو کەسەی دەڕوە بە ناوی سەرۆکەوە نەڕوە لەبەرەوەی ئێمە بینیمان لە کۆمەڵی بینیمان خوێنکاران خۆپێشاندانیان کرد هەموو شێشیان کرد هێندێکیان چوو لەگەڵ دەسەڵات کۆ دەبێتەوە لەگەڵ کۆمەڵشکە کۆ دەبێتەوە هێواش بۆیە من باوەڕم وەکو بۆ نمونە شۆڕشی خوێنکارانی فەڕەنسی هەموو کۆبوونەوەیان لەگەڵ دەسەڵات ڕاگرت لەگەڵ دەسەڵات کۆ نەبەوە بۆیە کاتێک کە تۆ داوای مافێکی خۆت دەکەی دێ سەر شەقام بەڵام تۆ دێوە بیر لەوەش بکەیەوە ینی بۆ چ دەڕۆیەوە ماڵە چ دەستکەوت ینی بۆیە خۆپێشانە لە هەرێمی کوردستاندا فەشەل دێنێ ینی بۆ گەنج کە خۆپێشاندان دەکات لەبەرەوەی بەیانەکەی دیدڵ خۆپێشان دەکەن بەڵام دوانی ئەوڕۆکەی قەولی بە هاوڕەیەکی دابسێ بۆ نمونە بۆ گەشتێک بۆ کافتریاک بۆ شوێنێک بۆیە ئێمە دەبێت باوەڕمان بۆی هەبێ بە ئیرادەوە بە بەرچاوڕوونیەوە بە میتۆدێکی دروستەوە خەریکی ئەو ئامانجەی خۆمان بین بەدەستی بێنی باش مامۆستا سەرگەڕ ئێمە کاتمان نامێنێ حەزەکەم کۆتا وتی بەڕێستان لەم بەرنامەیە بخەنە ڕوو بۆ بینەرانمە یان ئەگەر شتێک مابێت من هیوادارم گەنج هەز بەوە بکات کە ئەم دۆخی ئێستا خوڵقاوە بەدەستی خۆی نەیگۆڕێت با چاوەڕە نەکات هیچ هێزێک هیچ کەسێک بۆی بگۆڕێت بۆیە من باوەڕم وە گەنجەکان دەیەوێت هەز بە پرسیایەتی ئەخلاقی بکەن و زۆر وریابن لە سۆشیال میدیا لەو ئیهانانەی کە بەرامبەر گەنج دەکرێت بەرامبەرەوەی دەکرێت و گەنجیش دەبێت ڕوبەڕووی ئەم قەزێت بێتەوە خۆڕێخستنێک لە نێوان گەنجاندا دروست بێت بۆی بتوانن گۆڕانکاری بکەن چکە من بینیمان لە شۆڕشی خوێنکارانی فەڕەنسی لە یەک زانکۆدا توانین تەواوی فەڕەنسا بگۆڕن بۆ لێرە ئەوە ناکرێت دەستان خۆش بێت سپاس مامۆستا سەرکەوت چەوادی هەڵگیری بڕانەوەی ماستەر لە فەلسەفەی ئەخلاقم تەوەرە لەگەڵمانە